ها خوشکم چت کرد ئەوە کاکە مۆسیقاشم لۆدانای ها بخۆش جێ بگرە بزانێت چۆنە. شیرین ئەی شیرین ئەی گیانی من ئەسیری ئەو دڵەتم ئەی بەهاری من هەموو شەوەیەک دێمە ئێرە بۆ ماڵی دڵ دەمەوێت تێت بگێنم لە ئازارەکانم و لە حاڵی من ئەو دەهامەم کە خۆت بۆ دەکوشت ئێستاش بەدەستی خۆت گیانە منت کوشت هەڵە بووم کە لێت جیا بوومەوە بەڵام عشقت هەرگیز لێم جیا نابیتەوە شیرین دەمەوێت بگەڕێتەوە لای من چونکە بەس من قەدرێت و دەزانم هەنارجان چ پێ برێم لەوەی جوانتر نییە ئەی دەستەکان بە دڵت بوو کاکە گیان بنێرە بنێرە و بنێرە ئەوە ناردم دەستە خۆش ئیشەڵڵا خوا پێک بێنەوە ئیشەڵڵا ئەو شعرە ببێتە باعسی ئەوەی کە پێک بێنەوە. سلام علیکم. سەرچاو ڕەشید جان چۆنی کاکە سعدی گیان ئەو بووە باشەکانت برد تواز لە قماش بێنە جارێ دە پێ بێ قماشەکانت برد بەڵێ بەڵێ ئەی چۆن بەڕاستی لە بۆ فستیڤاڵی سین بۆ بێتاقەتی کورادی و کاکە ئەمن بەڕاستی ئەگەر ڕاستی دەوێت دەمەوێت هەناری لەگەڵ خۆم ببم چونکە ماوەکی زۆرم خۆ زایندەکە داهامی گومانیان لەسەم هەیە کاکە جار بە جارێک ئەویش ببم ئەو ڕۆژەی جێلی ببوو دێگۆ فلیمەکەم دیتیە فلیم بزانە کاکە نوع فلیمانش خەتەرن دێگۆ فلیمەکەم دیتی عەلا ئەساس کابرا هەموو جارێک گۆتی دەچمە سین جاری واش هەبووە لەو گۆرەی چوتە سین لەبەوەی نییە ژنی لێ سینی نایە دەرێ لە هەر وڵاتۆ ژنەچی هەبووە بە فێران چووە یعنی ئەو دڵی لێ بیست کردووی لەو فلیمەوە ئەڵێ تۆش لە وڵاتێک ژنێکە بەڵام دەمێ ئەو جارە کاکە چقەی دەم چەند جار لیمۆ بەدام و جێکی ئەو جارە دەمێ نییە هەناری بم بەڕاستی یعنی نیەتی هەیە بیبێ بەڕاستی ئەلە وڵە کاکە بەس باوەڕ ناکەم لیمۆش لێ بگەڕێ هەرە وڵە لیمۆ کاکە لیمۆ نییە خەتەرە ڕەشیدی بنە وەڵڵاهی نازانم چ بکەم تیا ماوە وەڵڵاهی مردم خۆی بێ من فریاتکەوم لە هەر ڕوویەکەوە بێ سعدیەکەوێتە چاڵێ ئەبێ ڕەشید دەسی بۆ بەرێدەری بێنێتەوە کاکە گیان تاقیکردنوێتی کۆمەڵایەتی بکە باشە تاقیکردنەوەی کۆمەڵایەتی وە کوچ کاکە تاقیکردنوێتی کۆمەڵایەتی هەردوو ژنەکە تاقیکەرەوە باشە لەکن هەناری بڵێ باخیرەیەک قماشی بۆ هێناوین باخیرەکە غەرق بووە زەرەری 5,000 دۆلارم کردووە لە لای لیمۆش هەروە بڵێ باشە کاکە دەتۆ بڕاوەستا هەتپە لە ئەوم بۆ دێ کەوا دوت بڵێ من بووم بەژێر قەرزەوە 5,000 دۆلار قەرزانم چی بکەم 5,000 دۆلار نابکە بێ 5 میلیۆن دۆلار کاکە 5 میلیۆن دۆلار باشە 5 میلیۆن دۆلار کورە 10 میلیۆن دۆلار براکەم لەبەر خاتری تۆ باشە بڵێ کامتان مەوجوداتانە بێ منتان خۆشەوێ ئاڵتونەکانم بۆ فرۆشن یعنی تاقیان بکەمەوە کامیان ئاڵتومان و فرۆشت ڕەحمە لە دایک و باوکە ڕێک تێگەیشتی باش ئەوەم بۆ یعنی چ بۆ تێ ناگەی کاکە خۆ بۆ خاتری خۆی بە کوردی قسە ئەەکەم براکەم کامیان فرۆشتی ئەویان بەرە کامیان ئاڵتونەکەیان فرۆش ئەویان بە ئەی ڕەدیارە ئەو خۆشەوی ئەوە لەگەڵ خۆتا بە ئافرم ڕەشتی وەلو قسەکە زۆز ئەوها لێکردنیە بەس ئاخیری نییە داتە دەستەوە پیاوی ڕەشید من پێسا پێسی زۆر بووە بەڵام سایەقێکی باشی لەسەر سیارەکە یافرم ڕەشید نیو چەوانە دەماسکەم ڕەشید ئەوڕۆ داوەتی خۆمی ئێستا دەچم پلانەکە دەست پێ دەکەم بەخوا بەس ئەو ماچەیە چاوم بە دەعوەت ناکەوێت ڕەشید براتم تەواو قوربانت دەم بڕوا بکەم هەر بژی ڕەشید